سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باشی وادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ پێنجشەممە 6 خەزەڵوەری 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 28 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. قوربانیبوونی چەند کەس لە تێک هەڵچوونی نێوان دوو بنەماڵە لە سەلاسی باوەجانی، ناڕزاتی بنەماڵەی خوێندکارانی کرماشان لە ئاس هەڵسوکەوتی قوتابخانەکان، بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی کرێکارانی مەعدەنی ئاقدەڕێی تیکاب، ڕفاندنی ئەندامێکی دادخوازی بنەماڵەی محەممەد حەسەنزادە لە شاری بۆکان، دەستبەسەرکردنی 4 هاوڵاتی لە چەند شاری کوردستان و میلیتاریزەکردنی بەلوچستان لە ساڵڕۆژی هەینی خوێنەوی. درێژەی هەواڵەکان. قوربانیبوونی چەند کەس لە تێکەڵچوون لە نێوان دوو بنەماڵە لە سەلاسی باوەجانی. بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی دووشەممە 3 مانگی ڕازبەر، شەڕ و پێکدادانی قورس لە نێوان دوو بنەماڵە لە گوندی ڕەجەوی سەر بە شاری سەلاسی باوەجانی ڕوویدا و بۆ هۆیەوە دوو کەس بەناوەکانی دیار سەیدی تەمەن 18 ساڵ و یوسف قەزاوەت تەمەن 6 ساڵ گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان، هۆکاری ئەو شەڕ و ناکۆکیە ئەگەڕێتەوە بۆ 40 ساڵەوە پێش و گۆیا دژبەرێکی ڕژیم لە یەکێک لە بنەماڵەکانی گوندی ڕەجەوی سەر بە سەلاسی باوەجانی لەلایەن پاسدارێکی ڕژیم بە ناوی عەلی قەزاوەت کوژراوە و تەرمەکەی لە نزیک سنوور ناشراوە. ماوەیەک لەوبەر کەسێک راپۆرتی ئەو ڕووداوەی بە بنەماڵەی کوژراوەکە داوە و کاتێک چوونەتە شوێنی ناشتنی تەرمەکەی، ڕاستی ڕووداوەکە بۆیان دەرکەوتووە و لەو کاتەوە لە نێوان دوو تایفان ناکۆکی سەری هەڵداوە. شەوی دووشەممە هەردوو بنەماڵە بە چەکی کەڵاشینکۆف پەڕان و چەقۆ دەرگیر بوون و بەو هۆیەوە دوو کەس بەناوەکانی دیار سەیدی و یوسف قەزاوەت کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. جێگەی ئاماژەیە کە هێزەکانی سپای پاسداران و پۆلیس هیچ هەوڵێکیان بۆ هێورکردنەوەی دۆخەکە هەڵنەگرتووە و هەوڵیان نەداوە ڕێگە لە ڕووداوەکە بگرن. ناڕزایەتی بنەماڵەی خوێندکارانی کرماشان لە ئاس هەڵسوکەوتی قوتابخانەکان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 5 مانگی ڕازبەر، بنەماڵەی قوتابیانی کرماشان لە ئاس هەڵسوکەوتی بەڕێوەبەرانی قوتابخانەکان بۆ وەرگرتنی بەڵێننامە لە دایک و باوکی قوتابیان و بردنیان بۆ ڕێپێوانی حکوومەتی نیشاندا. بەپێی زانیاریەکان ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرانی چەند مەدرسە لە کرماشان بەڵێننامەیان لە دایک و باوکی قوتابیان وەرگرتووە بۆ ئەوەی بنەماڵەکانیان ببن بۆ کۆبوونەوەیەک لە مزگەوتی غەدیر، بەڵام ئەندامانی بەستیجی ئاموزش و پەروەرش قوتابیانیان بردووە بۆ ڕێپێوانی حکوومەتی و ڕێگەیان نەداوە منداڵەکان بگەڕێنەوە بۆ ماڵ. لە هەواڵێکی دیکەدا ببورن، بەڕێوەبەرانی بەکرێگیراوی ڕەژیم لە یەکێک لە مەدرسەکانی ئێران قوتابانیان ناچار بە ماچکردنی وێنەی خامنەیی کردووە و بڵاوبوونەوەی ڤیدیۆی ئەو ڕووداوە ناڕزایەتی بەرینی بنەماڵەکانی لێکەوتوێتەوە. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی کرێکارانی مەعدەنی ئاقدەڕێی تیکاب. ڕۆژی سێشەممە 4 ڕەزبەر جەلسەی دادگاییکردنی 32 کرێکاری مەعدەنی ئاقدەڕێی تیکاب بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان لە ڕەوتی جەلسەی دادگاییکردنی کرێکارانی مەعدەنی ئاقدەڕێی تیکاب، 32 کرێکار لە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی نێوخۆیی و ڕفاندنی مرۆڤ بێتاوان ناسێنراون و بە دوواداچوونی زۆرتری پەروەندەکە بۆ جەلسەی داهاتووی ئەو دادگایە دواخراوە. ڕۆژی 8 گەلاوێژی 1402 ژمارەیەک لە کرێکارانی مەعدەن و بەشێک لە دانیشتوانی گوندی ئاقدەڕێی سەر بە شاری تیکاب لە مەحوەتەی کانگای بەردی تراورتن لە ناڕزایەتی بە بێکاری و دانەمەزراندنی خەڵکی گوندەکە کۆبوونەوە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە تونترین شێوە سەرکوتکراون و 32 کەسیان دەست بەسەر و ڕاگوێزی گرتوخانەکران. ڕفاندنی ئەندامێکی دادخوازی بنەماڵەی محەممەد حەسەنزادە لە شاری بۆکان. ڕۆژی چوارشەممە 5 ڕەزبەر
سۆڵماس حەسەنزادە هاوڕێ لەگەڵ سێ هاوڕێی بەناوەکانی شەیدا ڕەزایی، سیمین خەیات و شیرین خەیات دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوزراون. بە پێی زانیاریەکان سۆڵماس حەسەنزادە و سێ هاوڕێی لە کاتی ڕۆیشتن بۆ سەقز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شاری بۆکانەوە دەست بەسەر کراون و هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. شانی باسەکە لە سەروبەندی ساڵڕۆژی شۆڕشی ژینە ئەندامانی بنەماڵەی حەسەنزادە بۆ جارێکی دیکە دەست بەسەر کرا. دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا چوار هاوڵاتی بە ناوەکانی تاهیر ئەمانی خەڵکی بۆکان، شاهۆ عەزیزی خەڵکی سەقز، کیانوش چراغی خەڵکی دێهلۆران و حسەین سەنگین ئابادی خەڵکی قوڕوا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی چوارشەممە پێنجی ڕەزبەر تاهیر ئەمانی شارۆمەندی خەڵکی بۆکان لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە شاری بۆکان دەست بەسەر کرا. هەروەها ڕۆژی دووشەممە سەی هەمان مانگ شاهۆ عەزیزی هاوڵاتی تەمەن 22 ساڵی خەڵکی سەقز و کرێکاری نانەوەخانە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێنرا و چارەنووسی نادیارە. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەممە کیانوش چراغی هاوڵاتی خەڵکی دێهلۆران لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی بلێدان و تونند و تیژیەوە دەست بەسەرکرا و ڕۆژی سێشەممە حسەین سەنگین ئابادی لابی خەڵکی قوڕوا بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگەسرا. دۆخی خراپی تەندروستی هێرۆ قەدیمی لە کانونی چاکسازی و پەروەردەی سنە. هێرۆ قەدیمی چالاکی مەدەنی ناسراوی خەڵکی سەقز لە گرتوخانەی کانونی چاکسازی و پەروەردەی سنەدا دۆخی تەندروستی تێک چووە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. بە پێی زانیاریەکان هێرۆ قەدیمی پێشتر نەشتەرگەری بۆ کراوە و لە کانونی چاکسازی و پەروەردەی سنەدا لە شوێنێکی نەگونجاو ڕاگیراوە. ناوبراو لە ماوەی نۆڕۆژی ڕابردوودا هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی و چاوپێکەوتنێکی لەگەڵ بنەماڵەکەی نەبووە و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی سێشەممە 21 خەرمانان 8 کەس لە هێزە ئەمنیەتیەکان بە بیانووی ڕادەستکردنی کەرەستەی قوتابیان بەبێ بەڵگەی یاسایی ڕژاونەتە ماڵی ئەو چالاکە مەدەنیە و ناوبراویان دەست بەسەر کردووە. ئەو چالاکە مەدەنیە لە ڕێکخراوی منداڵان، ژنان و یارمەتیدانی ئەو نەخۆشخانەی کە پێداویستی تایبەتیان هەیە چالاکی دەکات. ناڕوونی چارەنووسی سێبەندکراو لە شارەکانی سنە و مەهاباد. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی سێبەندکراو بە ناوەکانی ئەشکان فەهیم، ڕەزا ئەندیشە خەڵکی مەهاباد و ئارام ئازاد خەڵکی شاری سنە پاش دەست بەسەرکرانیان لەلایەن حکوومەتەوە ناڕوون و نادیارە. بەپێی راپۆرتەکان هێزەکانی سوپای پاسداران بەیانی هەینی 24 خەرمانانی 1402 لە کاتێکدا کە دەم و چاویان داپۆشی بوو دوای شکاندنی دەرگای ماڵی ئەشکان فەهیم و ڕەزا ئەندیشە با دەستڕێژی گولە چوونەتە ناو ماڵەکانیان و بە شێوەیەکی دڕندانە و بە لێدان و بێڕێزیکردن ئەم دوو هاوڵاتیان دەست بەسەر کردووە. شانی باسە کە بە دوواداچوونی بنەماڵی ئەو دوو هاوڵاتیە لەسەر بارودۆخی کوڕەکانیان هیچ ئەنجامێکی نەبووە و تاکو کاتی داڕاشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریکی ورد و دروست لەسەر شوێنی ڕاگیرانیان و تەنانەت باری تەندروستیان لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە زیاتر لە 8 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بە ناوی ئارام ئازاد تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ناوبراو لە بەردەستانیە. ناوبراو کۆتاییەکانی مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو لە یەکێک لە شەقامەکانی شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بە مەبەستی دانپێدانانی زۆرەملێ بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتماعی لە شوش. ڕۆژی چوارشەممە پێنجی ڕەزبەر خانەنشینکراوانی تامین ئیجتماعی شوش لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. چوارشەممەی هەر هەفتە خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی شوش لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست و مەزایە
بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و نەبوونی بیمەی تەکمیلی خۆپیشاندان دەکەن، بەڵام هێشتا هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. میلیتاریزەکردنی بەلوچستان لە ساڵڕۆژی هەینی خوێناوی. ڕۆژی چوارشەممە 5 مانگی ڕەزبەر بەدەیان ئۆتۆمۆبیلی سەربازی ڕەوانەی شارەکانی بەلوچستان کراوە هێزەکانی ڕژیم لە شەقام و کۆڵانەکاندا جێگیر کران. بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، دەیان ئۆتۆمۆبیلی سەربازی و کەرەستەی نیزامی لە پارێزگاکانی دیکەوە ڕەوانەی زاهیدان و شارەکانی دیکەی بەلوچستان کراوە. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی هەینی خوێناوی زاهیدان، ڕژیمی سەرکوتگەر ترسی لێنیشتووە و دەیەوێت بە میلیتاریزەکردنی پارێزگای سیستان و بەلوچستان ڕێگە لە سەرهەڵدانی خەڵک بگرێت. شەپۆلی سەرکوتی خوێندکارانی زانکۆ لە ژێرناوی ڕەمزی حیجاب. بەپێی راپۆرتەکان بەڕێوەبەرانی زانکۆ، کومیتەی ئینزباتی و حراست دووربینی چاودێریان لە نێو زانکۆکانی ئێراندا دامەزراندووە و گەشتی حیجابیان لە نێو مەحوەتەی زانکۆکاندا جێگیر کردووە. 3 ڕۆژی پاش دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە زانکۆکان، چالاکانی خوێندکاری دەڵێن هێزەکانی حراست و کومیتەی ئینزباتی بە پشتیوانی ناوەندە ئیتلاعاتی و ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە زۆربەی زانکۆکاندا، لەوانە زانکۆی تاران، خاجە نەسیر، عەلامەی تەباتەبایی، ئەمیر کەبیر، بەهەشتی، ئەلزەهرا، شەریف، تاران و دەیان زانکۆی دیکە لە شارەکانی ئێران شەپۆلێکی نوێی سەرکوتیان لە ژێرناوی ڕەمزی حیجاب دەست پێ کردووە. بە وتەی خوێندکاران وێڕای هەڵواسینی بەنێر بەیانیان نەوحە بڵاو دەکرێتەوە و لە دەواازەکانی چوونە ژوورەوەی زانکۆدا ڕێگە بە کچان و کوڕان دەگرن. هەموو ئەو هەوڵانە لە حاڵێکدا کە بەدەیان خوێندکار لە پرۆسەی خوێندن تەعلیق و بۆ شارەکانی دیکە دوورخراونەتەوە یان لە زانکۆ دەرکراوە. گواستنەوەی کامیار فەکوور بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی چوارشەممە 5 ڕەزبەر کامیار فەکوور چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی قزڵحەسەر بۆ جارێکی دیکە بۆ زیندانی ئێڤین گواسترایەوە. سەرەوناز ئەحمەدی هاوژینی کامیار فەکوور پاش دەست بەسەرکردنی هاوسەرەکەی تەنیا چاوپێکەوتنێکی کورتی لەگەڵیدا بووە و لە ئێستادا کامیار لە بەندی قەرەنتینەی زیندانی ئێڤین ڕاگیراوە. شانی باسە کە ڕۆژی 12 خەرمانان کامیار فەکوور هاوڕێ لەگەڵ جعفەر ئیبراهیمی و ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی سیاسی بە دوای بڕیاری شۆڕای ڕیزبەندی زیندان لە بەندی 4 بەندیخانەی ئێڤین بۆ زیندانی قزڵحەساری کەراج ڕاگوێزراوە. دوا هەواڵ دەستدرێژی سێکسی بۆ سەر دەیانژن لە کەمپێکی پەنابەران لە ئاڵمان. میدیاکانی ئاڵمان ڕۆژی چوارشەممە 5 ڕەزبەر لە زاری بەرپرسانی دادستانی ئەیالاتی بایرن ڕایانگەیاند کارمەندێکی ئەمنیەتی تەمەن 54 ساڵ یەکێک لە کەمپەکانی نیشتەجێبوونی پەنابەران لە شاری نۆرنبێرگ لە نێوان ساڵەکانی 2018 بۆ 2023 دەیان جار دەستدرێژی سێکسی کردوتە سەر 77. بەپێی راپۆرتی دادستانی ئاڵمان، تاوانبارەکە لە مانگی بەفرامباری ساڵی ڕابردووەوە دەست بەسەر کراوە و تەواوی تۆمەتەکانی ڕەت کردووە. وتەبێژی دادستانیش لەو بارەوە ڕایگەیاند پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە تەنیا کارمەندانی ژن لەو کەمپات دادەمەزرێنن و زۆربەی قوربانیانی خەڵکی وڵاتانی ئێران، سووریا، ئۆگاندا، نیجێریا، بەنین، عێراق، کوبا، تورکیا، ئێتیۆپی، بلاڕوس، سۆمالی و چەند وڵاتی دیکە بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.